لە 1-2 ساڵی داهاتوە نزیکبووینەوە لە 2,500,000 ئۆتۆمبیل کە ئەمە لە ئێستاە هەرێمی کوردستان بۆ هەموو 3 نەفرێ بە نزیکەی ئۆتۆمبیلێک هەیە کە لە دنیاە ئەم ڕێژەیە بۆ هەموو 5 نەفر ئۆتۆمبیلێک هەیە. ئەمە وای کردووە قەرەباڵغی و خنکان و لە هەندێک شوێنە بلۆکبوونیش دروست بێت. لە داهاتووە ڕەنگە تایرە گرفت دروست بووە، بەڵام گرفتی زۆر گەورە دروست نەبوو لە ڕێی قەرەباڵغیەوە، لەبەرەوەی عادەتمان نەکردووە کە ڕابین لەگەڵ ئەو قەرەباڵغی کە لە شارە هەیەوانە، بەڵام لە داهاتووە خنکان و بلۆکبوونی زۆر لە شەقامەکانە ئەگەری هەیە دروست بێت. بۆ نمونە شارێکی وەکو بەغداد کاتێ کە باسی قەرەباڵغی کراوە، هەر وەکو مێژوژیان و ئەم شوێنە ئەمنە قەرەباڵغەڵی شار ڕەشیدە، یعنی زادەی ڕەشیدە، ئەوێ بەناوبانگ بۆ بە قەرەباڵغی، ینی لەبەرەوەی ئەویش هەر کێشەکە ئەوەیە، ینی تۆ بە پێ پلان ئۆتۆمبیل هاوردەکەی بێ هیچ پلانێکی نەبێ بۆ با بڵێن چۆڵکردنی شەقامەکان، بۆ ئاسانکردنی هاتوچۆ ئەو گرفتە ڕۆیان.